ئەمیانەیە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆ هیچ کاتێک بۆچی ڕۆژگاری ئەمڕۆ بێخاوەن نەبووە. ئێمە وەکو دەستەی هاندەران ئامانجمان چاکردنیانەکەیە، تەنها و تەنها ئامانە چاکردنیەکە بۆ ئەوەش هاتوون لە دڵسۆزیان بۆ ئەوەی لە غەمخۆریان کە چەندین زارە یانەکەمان دەدۆڕێت و چی کەس دەبین. ئێمەوە داواکاریمان ئەوەی ئەزیزەکەی من تەنها و تەنها سزا و پاداش دەبێت لە یانەکە. کاتێک کە تۆ یاری باش دەکەیت، کاتێک کە تۆ ئەنجامت باشە پاداش بگەیت، کاتێک کە یاریت خراپە هەن هیچ لێپێچینەیەک لە یانەکە نابینم، هەم لە ئیدارە هەم لە یاریزان هەم لە بەرپرسوالی ئەم شارە. چی خۆی بە خاوەنی ئەم شارە دەزانێت بابێ غەم لە میانەیە بخوات. ئەمیانەیە ئێستا لە ڕۆژگاری ئەمڕۆ هیچ کاتێک بۆچی ڕۆژگاری ئەمڕۆ بێخاوەن نەبووە. حەزمان لێیە ئەوانەی کە بەرپرسی ئەم شاران، بەرپرسە عەزبیەکان، بەرپرسە حکومیەکان، بەرپرسە ئیداریەکانی ئەم شارە بێ غەم لە میانە بخۆن. ئەم یانەیە یانەیەکی گەورەیە، یانەیەکە چاوی هەزاران خەڵکی لەسەرە، یانەیە کە تەنها ئی خودی شاری هەولێر نییە، ئی هەموو کوردستانە، یانەی دانچ پێ دەڵێن. ڕاستە کۆمەڵە خەڵکانێکی لەوانەیە دوش بەیانی هەولێر بێت ئاساییە لە وەرشاوشتا دەبێت، زۆر ئاساییە خەڵکانێکەیە حەزی بەیانەکەیە، خەڵکانێکەیە حەزی بە دۆڕانیانەکەیە، خەڵکانێکەیە پشتیانەکە دەگرێت. ئێمەش ئامانجمان ئەوەیە تەنها و تەنها کۆبوونەوەیەوە لە پێناوەی ئەم وتەیەکمان پێ بڵێن کاکە ئێمە خاوەنی ئەمیانەین، چی بەرپرسی ئەم شارەیە خاوەنی ئەمیانەیە بێتە سەرخەت بڵێت کاکە گیان ئێمە بەرپرسیاتی ئەمیانە هەڵدەگرین، لەم دۆخ و لەم قەیرانە و لەم ڕۆژگاری ئەم ڕۆکەتیدا ڕزگاری دەکەن.